خۆشحاڵی ئەمڕۆ کاگورەیم لامان ئامادە کاکە برایم. بەخێر بێ کاک برایم. خێر بێت. هەمید باش. زۆر زۆر بەخێر بێ کاک برایم. فەرموو. بەخێر بێ. زۆر زۆر بەخێر بێ کاک برایم. خۆت و جلە کوردیەکانت و زۆر فۆتۆکانتەوە هاتووی ئەمڕۆ. سپاس بۆ شاش و جوانەکەی کورسات. زۆر بەخێر بێ. بەیانی هەموو لایەکیش باش بێت. زۆر زۆر بەخێر بێ کاک برایم. باستێکیۆمان بۆ بکە با بزانین فۆتۆ و ڤیدیۆ ئەم بابەتانە لە پرسەنەتەوایەتیەکانە بەتایبەتتر چ ڕۆڵێکیان هەبوو هەروە بەتایبەتیش تۆزە قسەمان لەسەر فۆتۆکانی خۆشت بۆ بکە بۆ نمونە فۆتۆیەکەیە کە تۆ لەم کاتانەیە چرکان دەبێتە دیتر دەنگدانەوەی تاوی لەسەر بوو بێ. طبعا بەتەأکید تۆزێک چاوی فۆتۆگرافەر جیشترە لەوەی کە کەسێک خۆی بەشداری کا لەو شوێنەیە. ئێمە کاچینە بۆنەیە گیان خۆپشاندانێ گیان شتێکی تر زیاتر تەرکیزمان لەسەر ئەو کەسانەیە کە لەوێن زیاتر چاومان بۆ ئەوە چێت بزانین کێ ئەبێتە کەسێکی جوان لەو خۆپشاندانە بێت من هەر مناسەبەیشتر بێت. بە تایبەتی ئەم ماوەی کە ئێستا خەڵکێکی زۆر بە پەرۆشەوەن بۆ ڕۆژئاوا ئەوە کاریگەریەکی زۆر زۆری کردووە لە ناو سۆسیال میدیا و بە تایبەتی فۆتۆ و ڤیدۆ خەڵک زیاتر نەکە لێرە لە وڵاتەکانی دەریشەوە چاویان لەسەر ئەوەیە. تۆ کاچیتە خۆپشاندانێکەوە تقریباً 200-300 هەزاری تایە تۆ لەوێ بیت لەوانێ بەس ئاگات لە ڕۆشتنی خۆت لەم شتانە بێ بەس ئێمە ئەوێ چاومان لەسەر هەمووی بێ بزانین چیش پەیام بزانین چێ جوانە کێ پەیامەکەی خۆی ئەگەیەنێ ئەوە لە هەمووی مهمترە لە ناو خەڵکە. باش ئەو کاتی دەسەدا کامێرە سەرسپی بوو زۆر چەند ساڵە سەرخاڵی تقریبا من ئەگەر هاتبێت منەوە ڕاگەاندنەوە نزیکەی واچێ بۆ 11 ساڵ لە ناو کاری فۆتۆیا ئیشەکەم بەس ئەوەی ڕاستی بێت من زیاتر کاک پشتیوان زایر زۆر زۆر هاوکارمە بەڕێوەبەری دەستگاکەن میدیای ڕاستەقین زۆر هاوکارم بووە دایمە خوا لە هەموو شوێنێک پاڵپشتم بووە قەت نەیهێشتووە مەسەرەن لە کارەکەم پەشیمان بمەوە یان شتێکیم کردووە ئەو زۆر هاوکاریوانی کردوم. باش سەرسپیەکەشم زیاتر خزمەتی کوردستانە باش کاک برایم لاانە پرسیاری کرد لەسەرەوەی کە ڕۆڵی فۆتۆچێ لە پرسەنەتەواتیەکانە کاتێک لە خۆپشاندانێکی ئەمڕۆ ئێستا بۆ ئەمڕۆ فۆتۆگرافەر خۆت ئامادە کردووە من دڵام منی ژەمەیە لەمڕۆوە دەست پێ بکەین من دڵنیام کاتێک کە فۆتۆگرافەرێک ئەزانێت خۆپشاندانێکەیە و ئەم ڕۆژمارەیەکی بێشمار لە کورد بەشدارە لە بیری خۆیدا دایناوە چه فۆتۆیەک بگرێ ڕوونە لەلات وایە ئەوەی کە ئەتەوێ ئەمڕۆ پەیامێکی نەتەوەی بگەێنی فۆتۆی بیگری چییە لە مێشکی خۆتدا؟ کاگاری زیاتر ئەو من ئەستەکەم ئەو کەسەم ئەوێ کە بە یعنی بە توانایەکی گەورەوە یەتەنا ئەو خۆپشاندانە بزانم چیەکە باش یان زۆر کەزیەت ئەمێ بزانم چی بەدەستە پەیامەکەی چییە باشە تۆ لەو شوێنەیە ئەبێ چاوەڕوانیەوەکەی بزانین ئەو کەسە کە ئەو شتە ئەکات پەیامەکەی چییە سا بۆ نمونە ئەوە مناڵە جوانی کە دەرکەوت دوو مناڵ بوون زۆر جوان بوون یەکیان مەمکەمژەکەی هەربوو بە شتێکی زۆر جوان پارەیە یەکی تریان داشەقەکە و چاویلکەکەی من پۆستێکم کرد لەسەر ئەوە شتێکم نووسی دەنگانۆیکی باشی هەبوو ئەوە بوو لە هەولێر چەند دەستگایەک چوون بەردەم ئەویشەوە پێشم خۆش بوو زۆر شتێکی زۆر جوان بوو بەس کاگاری جاری وایە سێرەکەی کچێک یان پیاوێکی بەتەمەن شتێکەکات یعنی سەرنجی هەموو خەڵکەکە ڕاکێشە بەلای زۆر ڕاستە باشە اینجا ببوورە کاک برایم من خۆم لە هەندێک شوێن کە ئەچین بووی لەگەڵ ئارێ بەڕاستی تۆ بینین اینجا ئەو شوێنانەشی کە ئێمە لێنین تۆ بەردەوام لە هەموو شوێنەکەی ئەمە چیوا لە تۆ کالەشە ساغ بێت بە هیوای بەردەوامیت لەم کارەتە چیوا لە کاک برایمەکە کە بچێت بۆ شوێنێک بۆی کە فۆتۆ بچرکێنێ یاخود تۆ درێک بۆ بکەی بڵێ ئەگەر من بچم بم شوێنە دڵنیام کە شتێکی ناوازا دۆزمەوە فۆتۆی قسەکە زۆر ڕاستە سپاس دەکەم من لە هەموو شوێنە هەم
با ئەمە نەبێ بە قسەیەکی هەموو جارێک کاقوبا دەمبینێ لە هەر شوێنێم بینێڵەوە لێرەشی کاکدێری ژعینی شت زۆر جارکان بینێەوە خۆ لێرە شەیت من زۆرم کارەکەی خۆم خۆشەوە کاگاری باوەڕ ناکەیت کارەکە خۆشەویستە تا ئێستا چەند جارێک وا زێنام چکە دوای ئەمە یەکسەر پرسیارەوە لێ یەکەم فۆتۆ بوو بە پیشە چونکە زۆر فۆتۆگرافەر هەیە نەیتوانیەوە بەردەوام بێ وەکو پیشەیەک سەرخاڵی من لەوانەیە کاگاری زاری پێپیاکە زۆر ڕێگریشم لێ کراوە باش زۆر ڕێگریشم لێ کراوە کە بەس ئەمە نم کارەکەی خۆم خۆشەوەیە چکە من ئەوەی ڕاستی بێت یەکەم جار کە دەسم پێکرد بە مۆبایلەکەی خۆم دەسم پێکرد ئەوەی ڕاستی بێت هیچم لە کامێرە نازانی بەس خۆشەویستی خۆم بۆ فۆتۆ و بۆ کامێرە وای کرد کە هەمووی بە تەواتی فێرمم قەتی شکۆڵ نایە وڵا ئاری پرسیارێکی تری خستە سەر پرسیارەکەی من ئەوی منە بیرچەوە کە وەڵام بیتەوە کاک برایم گیان وڵامی و پرسیاری ترمان بەرەوەی کەوتم تۆ لە هەموو شوێنەکەی تو چیوا لە تۆ کاکە بچی بۆ شوێنێک هەم لەگەڵ ئەوەشا کە بڵێ ئەڕۆم بۆ شوێنە فۆتۆیەکی ناوازە ئەچرکێنم کە دەنگدانەوەی تەواوی بێ ئەزانی چییە زۆر جارکە باسی شوێنێکەکەن ئیشێگە بێ کارێکە بێ باوەڕم پێ بکە یەکسەر تەرکیزمەچێ بۆ فۆتۆڵم بزان کە ئەڵێن ئەو ئیشەیە ئەزانم فۆتۆی جوانی تێە ئەزانم مەسەڵەن زۆر جار بە هەر بڵین پرسە و ئەوانە بۆ سەرقەبرانوانە کاچم کە ئەڵم پرسەی فلان کەسە یەکسەر بیرەکەمەوە فلان و فلان کەس لەوانەیە لەوێ بن یعنی بەعزە شتێکەیە فۆتۆکانە گۆڕێ زۆر ڕاستە ئێستا تۆ بچۆر مناسبەیەکی کاتی نەورۆز من بە زۆری لە ١٠٠ یەگەڕم بە ئەو کەسانی کە جلی کوردی جوانیان لەبەرە جلێکی کوردی ڕەسەنی کوردەواریان لەبەرە شتێک جیاوازتر شتێک جیاوازتر وایە ئەچمە بۆنێکی تر یعنی یەکسەر خۆم یەتە مێشکم ئەڵێم احتیمالە ئەم فۆتۆیە لەو شتە زۆر جوان بیت زۆر دیار بێن ئێستا بۆ نمونە لە ماوەی ئەم بەفربارینە فۆتۆیەکم گرتی چیای ئەزمەر هەر زۆر جوان بوو بەس بەداخۆ نەما بێەوە چکە ئێمە باز لەسەر ڕۆژاوانەکەین تا ئێساش دام نەناوە بەڕاستی بەس حەزەکەی سێری ناو سلەیمانی و ئەوانە بکەیت ئەمە نەجوانە جابا هەندێک لە فۆتۆکانە لەسەر شاشا ڕوا ئێستا ئەیان بینین ئەمانە تایبەتن بەو خوبشاندانێکی ڕۆژ ئاوە بۆ ڕۆژاوە هەیوانە وەڵامی پرسیارەکەی منی شت نەدایەوە لانەوەتی وڵا پرسیاریانە بەسە پرسیاری منە توانیتە بە کامێرا وەکو پیشەیەک خۆت بەکاری ینی ژیانی تۆ دابینەکە بەڵێ ژیانم بەڵێ ژیانمە زۆر دڵخۆشین چونکە زۆر فۆتۆگرافەری هاتوو سەرڕەتی نەخێت لە پاڵی ئیشی کێشەکەم من هەر ئەوەکەم بەس ئێستا ژەڵێم بەڵێم من نانی کامێرەکەم ئەیخۆم ژیانی تەرخان کرۆ بۆ فۆتۆکان بۆیەوە ناکاتەوە لە کاری من کاری کەش بڵین لەگەڵ یا بەعزە شتێکەکەم بەزەوەی هەم یەک خۆم دەرناخەم دووش ئەوەی ڕاستی بێت من هەر خۆم بەناوبانگم بە فۆتۆگرافەر من یەک پیشم خۆشەوێت نەکو هەوڵی پیشی باسێکی فۆتۆکانمان بۆ بکە لەسەر شاشەکە زیاتر دەتوێت چی زەقیتەوە لەم فۆتۆیانە ئاڵای پیرۆزی کوردستانیان زۆرجار فیگەرەکەیان ئەو کەسی کە بەجلێکی کوردیەوەیە یان منداڵێکە یان خاتونیەکە جوانیش ئەیە بە جوانیش بەشێکە لە فۆتۆ بۆی ئاری لەم خۆپشاندانە دووشت تەرکیزە زۆر ڕاکێشە هەر بۆ هەموو وڵاتەکانی دەریشەوەمانە تۆ بەچیە ناسریت بە وایە من زۆر زیاتر تەرکیزم خستۆتە سەر دووشت لەم خۆپشاندانە وەڵا سێشت زیاتر بابەتی زۆرتەیە زیاتر ئاڵا مناڵ جلی کوردی چکە ئەمە سێشتن دوانیان زۆر نەتەوەی ئێمن یعنی ناسنامەی ئێمن من زیاتر تەرکیزم زۆر خستۆتە سەرەوە تۆزێک لە هونەرمەندەکانیش ئەوەش نەما بڵێ جلی کوردی تەنها لە نەورۆز و لەوانەیە لە بەرەکری ئێستا خۆشبەختانە ئەمڕۆ بە هەزاران خەڵکی بینی جلی کوردی مناڵەکانی هەرەمان بۆ چوونت هەیە کە مناڵە بێ پەروەردەیەکی ئینتیمایی نەتەوەی بکرێت بەڵێ بە تاکید من زۆر زیاتر حەزم لەوە بوو کە مناڵیانە هێنا لە هەموویانە هەمووی جلی کوردی لەبەرەکرد ئەتر ئەم جامانی بووە بەست ئەم ئاڵایی بەدەستەوە بن یعنی یەکسەر خۆی سەری و مناڵەکە یان سەری ئەو پیاوە بە ئاڵا و جلی کوردیەوە ئێستاش من بۆ ئەمڕۆ حەزم کرد جلی کوردی لەبەرکەم چونکە بەڕاستی ئێمە بەم جلە و بەو ئاڵا و زۆر ڕاستە کاک برایم لەم هەربا لەم پرسەنەتەوەیە بمێنینەوە لەم خۆپشاندانەی کە کراوە لەم چەند ڕۆژەی ڕابردووە
چ شتێکی زۆر نامۆت بینی کە بۆ نمونەیان فریای نەکەوت بێتی فۆتۆی بگری یان فۆتۆشی و چرکانە بێ هەستەکەی زۆر تایبەت بۆ لای تۆ وەڵی شتم زۆر لە دەست چووە مەسەڵەن ئێستا بۆ نمونە لەم دوو سێ ڕۆژی ئەم خۆپشاندانە ژنێکم بینیە گریا هەتا گەشتمە بەردەمی یعنی ئەوەی کە خۆم ئەمیست ئەو وێنەی خۆم ئەمیست نەمتوانی بیگرم باشە بە هەمان شت ژن و مێردێکی کەش بوون لەسەر بەرزایەکەی سەوڵەکە سەرجسرەکە ئەویش لەیە ژن و مێردێ بوون مێردەکە دەستی کردووە ملیژنەکە ئەویش فریای نەکەوتم بەداش فریاکەوتنەکە چی بوو خەڵکە هاتە بەردەمت چکە خەڵکەکە زۆرە مەجای ئەوم نەتوانێت توانێ ئەوم نەبوو بگەمە ئەو شتەی کە خۆم ئەمیست یەک پرسیار فۆتۆ هەبوو بینیوتە لە تۆڕە کۆمەڵاتەکانیان فۆتۆگرافەرەکانی هاوڕێت گرتی بێتیان حەزت کرد بە هی تۆ بێ بەتەعشید ئەمە زۆرە وانە ئێستا من بۆ نمونە کاک محەممەد حەمەسوود بەناوبانگە بەڕاستی فۆتۆگرافەرێکی باشە فەری قەڵەبجەی فۆتۆگرافەرێکی زۆر باشن بەس بەڵێ بینیومە ڕسمیان گرتووە تومە خۆزگەم هی منە باش شتێکی تر لە کاتێکا فۆتۆگرافەران کەمێنەکان ئەگرن و دای ئەنێن و بڵاو ئەبێتەوەی تر ئەم وێنێ تاوای سۆشیال میدیا ئەتەنێ بەم وێنەیە بۆنمە تۆش هەمان وێنێت گرتووە بەڵام تۆ فریانەکەوتوی داینێ ئەو پێشتۆ دایناوە کاتانە هەستە چی بووە ئەوەش هەیە ئەوە شتێکی تۆزە ناخۆش یاسای کۆپیڕایتەکەی و یاسای کۆپیڕایت نە ئاخرەوەش بابەتێکی ترە لەناو کۆنگرێکی ڕۆژنامانەیە خۆ 20 فۆتۆگرافەر و ڤیدۆگرافەری تایە فۆتۆگە کامی هیچ شەیە لەبەرەوە یەکێک لەو بابەتانی کابل لە یاسای جێک بۆ کراوە ئێستا بۆ نمونە من فۆتۆیەکم گرت زۆر بڵاو بووە جەنابی کاک قوباد و کاک دەرباز و کاک بابێڵە سێکیان بەیە کۆبوونەوە فۆتۆ هەر فۆتۆگرافەرم لەگەڵا بووتی خۆزگە منم گرت ئەو شتانە ڕوو ئەیات ینی من ڕێزمەیە بەس من هەمیانم خۆشەوێت تاوا دەست خۆشکاک برایم دوایین پرسیاری من فۆتۆشت هەیە کە هەڵت گرتەوە خەزنت کردووە چونکە هەندێک لەو فۆتوانی کاتێ لە پیشانگایە بەشداریکەی نابێ بڵاوکرێتەوە هەندێکێکە لە مەرجەکان زۆر جار پیشانگای کاکرێتەوە بڵێ ئەڵێ فۆتۆیەک فۆتۆگرافەر مەرجی بەشداریکردنیەوەی ئەو فۆتۆیی کە لەم پیشانگای نابێ پێشتر لە هیچ شوێنێک و پلاتفۆرمێکا بڵاوکرابێتەوە لەم خۆ پیشاندان و بابەتانشدا شتی خەزن کراوت هەیە فۆتۆم هەیە بەڵێ دام ناوە بۆ پێشانگایەکی زۆر گەورە بە تایبەتی بۆ ڕۆژئاوە بە تایبەتی بەڵێ دام ناوە یعنی حەزم نەکردووە بڵاو بێتەوە باشە کاک برایم ببوورە قسەکە و تاوەکەم زانیتەوە بووین چکە بەڕاستی کاگاری تۆ ناتوانی هەموو شتێک هەر مەسەنە لەو کاتەیە هەمی پیشانی خەڵکوی ئەبێ شتێکی هەڵگریت بۆ کاتێک کە زۆر کەس تۆ ئەو پێشانگایەکەیتەوە لەوانەیە ئەو شتانی نەبینی بێ یان جوانتر بێت لەو پێشانگایە پیشانی خەڵکی بێت زۆر ڕاستە کاک برایم لە کاتێکا کاچی بۆ چرکاندنی فۆتۆ بۆ شوێنێک زۆرترین فۆتۆ کە گرت بێت چەند فۆتۆ بووە یان میمۆرەکە بەشی نەکرێت دیسان میمۆری ترەخس بێتەوە سەر یان پێو نەبوو بێ و کاتانە ئێستا ئەگەر بڵم چی ئەگەر شتێکی وها بڵێم تقریباً چۆتە 1500 فۆتۆم گرتووە لەوانەیە 1500 فۆتۆکە لەوانەیە هەزاری بە خەڵکنێ لەوانەیە حوسەی بە سەدانێ گۆشەکەی بەدڵی خۆی تێ بڵاری ئەگەر من مەبەستم فۆتۆستۆریەک بێت ئەگەر بمەوێ ئێوە تێ بگەێنن یعنی بە جوانی بگەی لەو ئیشە نابێت لە 7 فۆتۆ تا 10 فۆتۆ زیاتر بێت من بە حەوت یان بە 10 فۆتۆ ئەبێت تۆ تێ بگەێنم کە ئەم ئیشە چییە دە 12 فۆتۆ ئەبێ بە 7 فۆتۆ تۆ پێم بڵێ کاک برای من ئەم شتەی تۆم تێگەیشتم چییە مەبەستەکەی تێگەیشتم لەوە زیاتر بێت نابێت فۆتۆیەکیش هەزاران و شە تعبیر زیاترەکانەوەی خۆشتوانێ خۆپشاندنەکە فۆتۆ خۆشمیە بۆشی نردە دەستەکان خۆش بەکارگەبی هەر بمێنی بۆ باری فۆتۆگرافی و بۆ گەیاندنی پەیامەتەواتیەکە بەڕاست زۆر سپاس بۆ ئێوە دەستیەوەش خۆش بێن زۆر سپاس بۆ میوانداریە هەمیشە کورساتەر سەرکەوتوو بێت زۆر سپاس بۆ تاڵام من گلەیم هەیە جارێکیان فۆتۆ گرتم هەر بۆ نەناردمەوە بیرتە بەخوا ئەوە شتێکت پێ بڵێن لەو ماوەیە کاتەکەشم تەواو بوو بەس
برادێک گرتمی هەر لەم خۆپشاندان لە سەواڵەکە وتی کاک برایم چۆنی چاشی لەگەڵ کردم و وتی وەڵا فۆتۆی مناڵەکەمە لایەت خوا بەشکم بۆ منێریتەوە وتم بەسەر چاوە بەس شەو ئاگدارم کردەوە لە کووا بوو چۆ بوو وتی وەڵا پارنا پێرار بوو لە مامەیارە کاتی نەورۆز تۆ نەورۆز 2000 قوربان من ئێستا بیر نیە ئێستا مامەیارم لە خێر بێت دووبارە سەر چاوانمان بەخێر بێ ئاخوا اینجا